فێڵە فێڵی چی فێڵمان لێ دەکا؟ ئەوێستا مامانە فێڵمان لێ دەکات تێناگەی تو ئەو قسانە مەکەنەوە گوێی لێ بێ عیبە بۆ تۆ کچی جێ بگرا پارە زاڵمە وەکتارە چاوی لەسەر و سامانەکەی بابمانە قسانە مەکە بۆ تۆ عیبان بەس نازانم بۆ چووە دەرێ بۆ تەلەفۆن ئەی باشە باش ئەدی بێ لەکوانە تەلەفۆنەکەی نەدەکرد چوزانم لەوانەیە شەحنی نەبوو بەس دانش مامە چی باش تەواو ئەوە قسەم لەگەر کرد لەگەڵی پێکاتین ئیشالە بەیانی لە پارێک یەکتر دەبینین ئەو کاتی ڕوبەڕوو لەگەڵی دانیشن باشە بابەکەم ستار هەیە پرسیانی لێ ماما ئەم خەریکە بێشکەم بدەکەی ئەوە چیرۆکە ئەو ڕۆمانە توماسی دەکەی کوڕ خۆ لەسە خۆ بە لەسە خۆ بابەکەی خۆ بەخوای نە چیرۆکە لەنەوە ڕۆمانە کچەکەی خۆ ئەو ڕووداوەکی ڕاستەقینەیەم لۆتان لەژێڕنەوە بەس ماوەکی زۆرن لە مندا بڕایە ئەو کاتێک کە مێدی کرد لە ماڵی من بوو لەگەڵ مێدەکەی چوونە هەندەران لەو کاتیەوە ئەمن ئاگام لێ نەما لەیلەک و ڕۆی مامە ئێستا بیبینی چۆن دەیناسیەوە کوونای ناس بۆ کچەکەمەدی لەگە من نەدەژیان نەماڵێ چوزانم ئاخە زۆری بەسەردا چووە ماما ئەوەندە ساڵی لە باس نەدەکرد ماما کوڕ ئەمن چەند جار بەتوو بابت دێنە لەگەڕا بابت ئەوجە کوڕەکەم شتەکەی بالۆتانی باسکە ئەمن دەڵێم وا پێم باشە هەتا ئەو مۆزۆی ئەو میراتەی تەواو دەبی لێگەڕم مامتان با لەگەر گۆداوی باشە قەیسەکە مامە گیان لێرە بە ماڵی خۆتە ماما مەمنون هەر کاتێک بتوێت دەتوانی ببینیەوە باشە کوڕەکەم باشە ئیجازەم بدەن ئەمن دەمێ هەوایەکی بگۆڕم باشە دەچمە بەر هەیوانی باش بڕۆ مامە گیان یا الله کوتە دەگەی مۆزۆعیا بێستا وڵڵاهی نازانم دەبێت جۆرێک خۆت شتەکان ڕوونکەیەوە بۆ هەردووکمان ئابێستا گومانێکی زۆرم لە مامم هەیە هەز دەکەم ئەویش چاوی لەسەر و سامانەکەی بابمە قسانە مەکە بەڕای من ڕاستە و خۆت قسەی لەگەڵکە و بۆی هەردووکمان بزانین مۆزۆعەکان چین بەڕێگای ئەگەر پێی دەڵێن سەرەداوەکەش دەبی ببینەوە ئەرێ مامە لۆ نەهات ناسا ئەمنیش ناسا با پەیوەندیش پێوە تەلێکی بۆ بکەمەوە جواب نادات ماما دی دادەنیشی باشە شتێکێ دەمێ پێ بڵێ شت بری کوڕەکە ماما ئەو شەو ئەمن خەونێکی زۆر ناخۆشم دیت لە خەونم بابم پێی دەگوتم کەسانێک هەن چاویان لەسەر و سامانەکەمە و هەروەها گوتشی هەر کەسێک جگە لە تۆ ئاوێستا یەک دینار لەو میراتە بخوات گەردەنی ئازاناکەم کوڕم بابی خۆم ئەوە خەونە بڕوا بە خەونی مەکە لە بیریش مەکەن ئەوە لەیلەی خوشکتانە پەشی هەیە لەو میراتێ لەیلا مامە نەبراوە لەیلا مامە هەز دەکەمە تو خەونی دەبینی مامە هەز دەکەمە تو ببوورە ئەو قسەیەش دەکەم بەس هەز دەکەم ئەتوو چاو لەسەر و سامانەکەی باب بەس سالار ئەو قسانە چیە دەیکی لە لای مامە پێت عیب نییە داوەشی ئەولاد ببوورە مامە ماما ئەم دەڕۆم وەرە نەڕۆی وەرە دانشە دانشە گوت ئەوە نزیکم هاتم ئەوە هات لێلە کچمە تۆ لە چیەی ئەوە نزیکم هاتم ئەو سێ کەسە ئێوەن بەڵێ وەرە گەنجی زۆر باش ئەوە هات نزیکە مامە گیان ئەوێستا خوشکم
چەندە خۆشحاڵم دیتمەوە. بابەجان نامناسی؟ لەیلا لەیلا لەیلای برازان کچی خۆم ڕاوە لەسەر خۆ ئەتو لەیلانی لەیلا بە من ماما چۆن نامناسنەوە؟ بابا ئەتو لەیلانی کچەکەی خۆم بابی من ئێمامە تۆ کتو دێنە لای خوشکمان لەیلا بەس ئێستا دەڵێەوە لەیلا نییە. وام گوت بەس بڕوا بکەن ئەوەیان لەیلا نییە. ماما کا خوشک کانی وەڵا من لەیلای خوشکتانم بۆ باوەڕم پێ ناکرد. ماما ئەمن باوەڕ بۆی ناکەم. پێشتی بەو دڵە ڕاوچێ ناکە غەمتان نەبی. بابەکەی خۆم ئەتو دەڵێی لەیلای برازامی وانە هیچ بەڵگەکەت هەیە؟ ئێ بەڵگەم لایە هەم بەڵگەیەکم لایەکەم و خوشکیەوەمە. بەڵگەی DNA هێتت؟ نا بەڵگەی دیەن ئەیم نییە. ئێ بە قوربان بەیانی دەچین فەحسێک دەکەین بۆمان دەردەکەوێ. ڕاست دەکات بەیانی مۆعیدێکدا دەنین دەچین ئەو فەحسە دەکەین ئیتر ئەو کاتی بۆمان بە دەردەکەویت تۆ لە لەیلای یاخودنا. باشە ئەگەر تێستی دیەن ئەکەیت تراس دەرنات. ماما ئەمن تەمەشە دەم چاوی دەکەمەوە جێی باوە پێکراو نییە. ڕۆم پێیز بۆ گارەگارێ ناکە ئەو دڵە ڕاکێشی نایە با خەڵک تێمان نەگات. کچی خۆ بابەکەی خۆ نەچۆ بچی دەباس بێنێت چاوەڕاکەین دەچین ئەو فەحسەی دەکەین ئەو کاتی لۆمان ڕوون دەبتەوە. وایە بە قوربان بەیانی دەڵێن فەحسەکە دەکەین. بەڵام مامەم تاکیدمە کەوارە دانێ میراتی بابم خۆن بەشی من نەدەن. نانە ئەمن لێ ناگەڕم ئەو شتە ڕووداتن بەس بالۆمان بە دەرکەوی کە تو لەیلای یاخودنا. باشە ئەمە چاوەڕێ دەکەم با تاسپێنێ ئێوارێ دەبێ بۆم سەلبێنن. زۆر باش. ئێوە خوشک و برای منن بەس نازانم بۆ باوەڕ بە من ناکەم بەزە من لە حەقی بابی خۆم خۆش دابم. چ پێگوتی؟ سالار نەگوتی مامم سالار حەز دەکەم قسەکانی تۆ هەمووی ڕاست بوو ئەوە چی بوو؟ چ پێگوتی؟ نەمگو مام دەستێدایە؟ وا دیارە بەڵام با جارێ چاوەڕی فەحسی دیێنەیەکە بکەین اینجا بڕیار بدەین. چ ئابستا تو منداڵی فەحسی چێ نەمگو مام دەستی تێدایە؟ نابێ ئەوە بیرکەینەوە ڕاوە جارێ.